سلااوتان لێبێت دیارە پەرلەمانی عێراق ماوەیە کە دەیەوێت دەستکاری هەمواری یاسایی بودجە بکات. هێرشەکانی سەر ئێران کە چەند ڕۆژێک لەمەوبەر بە چەند ساروخێک هێرشی کردە سەر هەولێری پایتەخت وە چەند کەسێک گیانیان لەدەستدا یاخود شەهید بوون. لە چەند پارێزگا و ئیدارەی سربەخۆی کوردستان خۆپیشاندان دژی ئەم هێرشانەی ئێران دەستی پێکردەوە تا ئێستاش لە هەندێ شار و شارستکە بەردەوامیان هەیە. لە ئیدارەی سربەخۆی سۆرانیش ئەم خۆپیشاندانە دەستی پێکرد و یاداشتێک درایە ئەندامێکی پەرلەمانی عێراق بە ناوی سیپان شێروانی کە ئەمڕۆ لە سۆران میوانی منە هەندێک گفتوگۆی لە بارەی هەم یاسای هەمواری بودجە هەم ئەو یاداشتە کە چی بەسەرهات یاداشتەکە درای دەستە و لێرە کاکسیپان میوانی منە. کاکسیپان سلااوت لێبێت ماندوو نەبیت. یەکێک لە پرسە هەرە گەرمەکان ئێستا لە گۆڕپانی عێراق کە بوونی هەیە هەمواری یاسای بودجەیە، ئەمەوێ بزانم چی بەسەر هاتووە، ڕێکارەکان گەشتن بەکوێ؟ بەڵێ ئەو کاتەتان باشە و کاتەی بینەران باش بێ. هەمواری موازنە کاتێکی زۆری دەوێ وەکو ڕێکارە یاساییەکان و وەکو اتفاق لە بینی هەردوو حکوومەت، چونکە ئەم بابەتە دەبێ اتفاقێک هەبێ کە حکوومەتی هەرێمی کوردستان چ داواکاریەکی هەیە، چ ڕەخنەیەکی هەیە لە موازنەی سەپێنراوی عێراق بۆ 23 و 4 و 5 مەرحەلەکان تا کوێستا بەباشی بەرەو پێش چوون، لێک تێگەشتن هەیە تقریبان دەتوان بێن بەرەو تا ئاستی اتفاق لە بینی هەردوو حکوومەت کە ئەو مادانەی پێوەستن بە هەرێمی کوردستان چۆن هەموار بکرێتەوە. بە دوای ئەویشدا لە ئەنجومەنی وەزیران دەبێ تعدیلەکە یان پێشنیاری مەشروعی تعدیلی موازنە پەسەند بکرێت، بە دوای ئەودا دەچێتە پەرلەمان، لە پەرلەمان لێژنەی دارایی دەبێ پەسەند بکرێت، بە دوای ئەویشدا دەنگ بدێ. بۆیە کۆی پرۆسەی تعدیلی موازنە کاتێکی زۆری دەوێ، بەڵام تاکو ئێستا بە ئاراستەیەکی باشدا دەچێت تعدیلەکەش تەنها ئەو مادانەی پەیوەست بە هەرێمی کوردستان ناگرێتەوە، بەڵکو لە ئەنەکانی تریش خودی حکوومەتی فدرالی پەیوەست بە خۆی و وەزارەتەکان و محافظات ئەوانیش تعدیلیان هەیە. بۆیە دەب هەمووی دەکرێتەوە یەک پایەکی جوو بە یەکەوە دەنێردرێتە پەرلەمان. کاتی پێویستە بە من بابەتە. ماوەی چەند ڕۆژێکە وەزارەت دارایی عێراق باس لە ناردنی لیستی موچەی هەرێمی کوردستان داوای کردووە کە لیست بنێرن بۆ ئەوان. ئێستا دابەشبوونێک هەیە لەسەرەوەی کە حکوومەتی ناوەند دەڵێ لیستمان بەدەست نەگەیشتەوە، حکوومەتی هەرێمیش دەڵێت تەواوی داتا و زانیاریەکانی فەرمانبەران و خاڵە گومرجیەکانمان ڕادستی عێراق کردووە. چۆن لیست بەدەستیان نەگەشتووە؟ لە خلالی فترەی ڕابردوودا چەندین جار داوا کراوە، لیست نێردراوە، هەردوو دیوانی ڕقابەی مالی فدرالی لەگەلی هەرێمی کوردستانیش تەدقیقیان کردو، هیچ کێشەیەکی نییە. ئێستاش جارێکی تر لیستی موچە نێردراوە بۆ وەزارەتی دارایی تاکو لەم مانگەدا بەر لە کۆتایی مانگ موچەی فەرمانبەری هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا دابەش بکرێت. ئەو بەهانەی عێراق لە چیەوە سەرچاوی گرتووە کە ئەو دەستیە بە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات؟ بەهانەکان دیارن، ئامانجێکەیە کەسانێکەنە ئەقلیەتێک لە عێراق و لە وڵاتانی لە بەشێک لە وڵاتانی دەوروبەریش هەیە کە دەیانەوێ هەموو ئەداواتێکی لە دژی هەرێمی کوردستان بەکار بێنن بۆ ئەوەی ئەم قەوارەیە نەمێنێت. بەڵام ئەمەیان بۆ ناچێتە سەر، ئەمە هیچە کە جێگای گومان نییە. ئەو مەوزوعی دواخستنی موچە و نەدانی موچە و تاخیرکردنی حسەی هەرێم و هێنانەوەی ئەرقەلە لە هەموو مەراحلەکاندا ئامانجیان لێ ئەوەیە کێشە لە نێوان خەڵکی هەرێمی کوردستان دروست بکەن، کێشە لە نێوان هاوڵاتیان و حکوومەت، لە نێوان فەرمانبەران و حکوومەت دروست بکەن، تەنها بۆ ئەوەی ئەم میلەتە بە ژیانێکی ئارام و ئاسایش و لەسەر خۆیان نەبێت. ئەم فکرەیان شۆڤێنیە دژی نەتەوەی کوردە بە هیچ پاساوێکی تر هەڵ ناگرێت. باشە کاکسیپان، پرسیارێکی ترم پێوەستە بە موچە ئەو 680 ملیار دینارەی کە ڕەزامەندی دراوە کەی دەگا، کەی دەست بە دابش دەکرێت، زانیاریت هەیە؟ دەبێ بەر لە کۆتایی ئەو مانگە بگاتن، دەم چلفەیە دەوەستێتە سەر تەمویلی ڕەواتبی موازەفی فدرالی، چونکە ئەمە حەسەیەکە لە کۆی ئەو لە کۆی
تمویلی موچەی موظفینی حکوومەتی فدرالی بۆیە دەبێت لەگەڵ تەمویلکردنی موچەی موظفینی فدرالی ئەمەش تەمویل بکرێتن. دوایین پرسیارمەما بێ خۆپیشاندانێک لە سۆران دژی هێرشە موشەکیەکانی سەرهەولێر ئەنجامدرا لەلایەن ئێرانەوە یادداشتێک دەست بەڕێستان ئەو یادداشتە گەشتە شوێنی مەبەست چی بەسەر هات؟ ئەو یادداشتە کە لە خۆپێشاندەرانی سۆرانەوە وەرگیراوە بە ئەمانەتێکی گەورەی دەزانین لای ئێمە و دەمانەوێت وەکو پێویست بە شوێنی پێویست بگات هەروەک دەزانن دوێنێ شاندێکی پەرلەمانی عێراق کە پێک هات بوو لە لێژنەی دارایی و ببوورە لێژنەی ئەمن و دیفاع و لێژنەی ئیلاقات بۆ ئەوەی لە نزیک ڕاچاودێری ئەو ناوچ شوێنی موشکباران و شوێنی قوربانیە مەدەنیەکانی موشکەکە کە لە هەفتەی ڕابردوو ڕوویدا بکەنەوە ئێمە دەمانەویست ئەم کاری لێژنەیە تەواو ببێت و پەیوەندی لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیشەوە برادران ئاگادار کراونەتەوە لەسەر ئەو بەیانەی کە لەلایەن خۆپێشاندەرانی سۆرانەوە هەبووە لەگەڵ دەستپێبوونی جەلسەی پەرلەمانی عێراق و ئەو کاتێک کە جێگیرانی سەرۆکی پەرلەمان ئامادە بن هەروەک دەزانن پەرلەمان لە غیابی سەرۆکی پەرلەماندایە لەو کاتەیە ئێمە دەتوانین بە ئەمانەتەوە ئەم یادداشتە بگەینین و تەوەقع دەکەین ئەگەر لەم دوسێ ڕۆژەی داهاتوش نەبێت لە هەفتەی داهاتوو بە سەدەسەدیەوە بگاتە شوێنی مەبەست. سپاس سیپان شێروانی ئەندامی پەرلەمانی عێراق باسی لە کۆمەڵێک پرسی گرنگ کرد کە ئێستا لە گۆڕەپانی سیاسی لە عێراق بوونیان هەیە یەکێک لەوان هەمواری یاسای بودجە کە باسی لەوە کرد چەند خاڵێک لە نێو یاساکە هەن جگەلەوەی کە هەرێمی کوردستان و عێراقیش دەگرێتە ئەو خاڵان دەستکاریان دەکرێت و باسی لە ئەو یادداشتە کرد کە لەلایەن خۆپیشاندەرانی سۆرانەوە دژی ئەو هێرشە موشکیانەی کرایە سەر پایتەختی هەرێمی کوردستان و 4 کەسی تێدا شەهید بوون ئەمانە بوو کۆی ئەو گفتوگویانە لەگەڵ سیپان شێروانی ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان. بەڵێ